بەجێ دێڵێت. خانەوادەیەکی حوتەژ نەفەری ڕزق و ڕۆزی لەسەر ئەوەندە زەمینەیە. ئێرە باغی وحش نییە بڵێ مەحسوول دەکرێت و خەڵک دەتیاوێت. حیاتی وحشی تەبیعیە. Ben böyle kan olan sızmaya başladı. Böyle yüzümden kan sızıyordu filan. Fakat benim hiç sesim çıkmadı. بس بشرتي بڵێن ئەمە جلەکانی خەلیلە ئەمە خەلیل مردووە با من ئیتر کەم قەلق بم. گفت که تو بچه ما نیستی. سوێلاوتی لەو کاتەوەی کە گەڕاوەتەوە وەکو ئەو نەبوو کە هاتووە زۆر عشایر کرد فعلی بنیانگذار شهر بغداد بونا. چندین سال تو هایت عراق زندگی بکید و عرض نیم ساعت جمع بکید. ڕژیان نەوهۆڵا و وەرەشاشات 75,000 کورد فعلی دەرکریا لە حاضرە بە خاتر دڵ من هەر کاری ئەنجام بە. Motivation.